من ێستا لە شەقامی سالمم لە سەهۆڵەکەەوەی کە لە هاوڵاتیان ناسراوە ئاهەنگی شەوی سەری ساڵ لەم شەقامە بەڕێوە ناچێت بەوەی ئەوەی کە حکوومەت ئەم ساڵ هیچ ئاهەنگێکی بە ئەنجام نەگەیاندووە بۆ سەری ساڵ. ئەمە وای کردووە کە لۆد و قەرەباڵغی لەسەر شەقامەکان بە شێوەیەکی بەرچاو کەمی کردووە کە لۆد لە زۆر شوێندا دروست نەبووە هاوشێوەی ساڵانی ڕابردوو. من بۆ زانایی زیاد ئەچمە لای عەقید بەهمەن ئەحمەد بەڕێوەبەری چۆی ناوشا بەشی ڕۆژئاوا سڵاوە لێبێ. ڕۆژی ڕێگەوبان چۆنە ئەم شەو؟ شەوتان باش، دەستپێکی ساڵی تازە بۆ سەرجەم هاوڵاتیان و شۆفێران و سەرجەم بیسەران و بینەرانی تەلەڤیزۆنەکەتانەکەین و هەر لێرەشەوە ماندوو نەبوون و سوپاسی سەرجەم کارمەندان بە تایبەت و سەرجەم هێزانمنیەکانەکەین کە لە شەوێکی ئاوایە لە مناسبەتێکی ئاوایە لە خزمەت هاوڵاتیانان. تاوان بە نسبەت ڕۆژی هاتچۆ لەم شەوە بەدڵنیاییەوە ڕۆژێکی تاو جوبجوڵ و هاتوچۆ هەیە، بەڵام بەو پلانەی کە ئێمە داماناوە لیژنەی ئەمنی وەک سەرجەم هێزانمنیەکان وەک هاتوچۆ خۆمان لە سەرجەم ئەو زۆنانەی کە قەرەباڵغی و لۆ دەکەوێتە سەر بە پێشبینی بە ساڵانی ڕابردوو ئێمە خاڵمان خستەتە سەر ئەو حاڵیانی فۆکسمان کردێتە سەر ئەو شوێنانەی کە پێشبینی قەرەباڵغیەکرێ و تیم و هێزی زیاترمان بۆ داناوە کە لەو شوێنانە توانین زیاتر ئاسانکاری بۆ هاوڵاتیان بکەین و زۆرترین جومجوڵ بۆ هاوڵاتیان فراهەم بکەین و بە شێوەیەکی گشتی هاوڵاتیان لەبارێکی سەلامەتی هاتچۆکەن دوور بن لە ڕووداوەکانی هاتچۆ جەنجاڵی هاتچۆ. کاژمێر چەند کارمەندانی هاتچۆ لە سەر شەقامەکانە بن؟ وەکو تەوقیت یان کۆتا کاتی مانەوەی کارمەندانی یان بە گشتی هێزانمنیەکان کاتێک دیاری نەکراوە، چەند پێویست بێ ئێمە بەگشتی ئامادە سەرجەم هێزەکان لە ئامادە باشیدان و چەند پێویست بێ کاتەکە درێژەکرێتەوە بۆ خزمەتی هاوڵاتیان. بەتەنیا لە شەقامی سالم ئەوە بەم شێوازە قەرەباڵغی هەیە خود لە شەقامەکانی دیکەش بە هەمان شێوە هەیە؟ لەو شوێنانەی کە بە تایبەت وەکو پێشتریش ئاماژەی پێدا لەبەرەوەی هیچ چێژێک یان هیچ بناسەبەیەک دیاری نەکراوە لە یاندا نەدراوە لە بە تایبەت وەک ساڵانی ڕابردوو لە ناو مۆڵ و لە ناو شوێنە داخراوەکانە زیاتر مناسبە و ئاهەنگ هەیە، بەڵام ئەوەی کە هەیە زیاتر کات بەسەربردن و یان ڕاڕەوی ئۆتۆمبیلەکانە لەم شوێنانە لە شەقامە گشتەکانە هەیە، لەو شوێنانە هەیە ئاساییە ینی لە شەقامە گشتەکانە، بەڵام چڕی هاتوچۆ یان بوونی قەرەباڵغی زیاتر لە شەقامی سالمەوە. چەندێک شۆفێران پابەندن؟ بەسپاسەوە ئەوەی کە بینین تا ئێستا لە دەستپێکی هەرکەکانمان و بوونی قەرەباڵغیە بەسپاسەوە بۆ سەرجەم شۆفێران و بۆ سەرجەم گەشتیاران زۆر هاوکارمانن، سپاس بۆخوا کە هاوکاری کارمەندەکانمانن و هاوکاری خۆیانن و کەمترین گرفت و هاتچۆیە. سپاس بۆ عەقید بەهمەن ئەحمەد بەڕێوەبەری چۆی ناوشار. بەڵێ ئەوەی کە گوێبیستی بوون ئەم ساڵ لە شاری سلێمانیدا بەهۆی ئەوەی کە ئاهەنگی فەرمی لە شاری سلێمانی بە ئەنجام نەگەیەندراوە، ئەمە وای کردووە کە لۆد و قەرەباڵغیشی کەم هەبێت لەسەر شەقامەکان، ئەمە وای کردووە کە هاوڵاتیشی کەمتر گەشارێکی کەمتر ڕووکەنە ئێرە لۆد و قەرەباڵغی کەمتر بێت لەسەر شەقامەکان، تەنها لە لای مۆڵەکان یاخۆ شەقامی سالم کە ئێستا لێم لۆد و قەرەباڵغی هەیە، بەڵام لە شەقامەکانی دیکە ئەو ئاسەنجی هاتچۆیە دروست نەبووە هاوشێوەی ساڵەکانی دیکە.